بینەران و بیسەرانی بەڕێزم کاتتان باش خۆشحاڵم جارێکتر لەگەڵ میوانی زۆر بەڕێزم مامۆستا محەممەد جەلال بەرزنجی سەرۆکی کۆمەڵی کوردی لە بەریتانیا مامۆسام کاتەوە باش پەیامی من و قسەی من ئێستا لە میوانی زۆر بەڕێزی یەکەم ئەوانەی کە جواب وەرەگرن ئەگەن بە خەونەکانیان ئەگەن بە ئەوانەی کە ئامانجیان هەیە لە وڵاتە بەنای خۆی گەورە میهرەبان دەستخۆشیت لە یەکەم هیوادارم بەردەوام بیت لە کار و لە پیشەکەت جەنابی کاک شەمووس دەمەوێت ئەوە بڵێم کە بەڕاستی جواب یەکێکە لە ئامانجەکان لە وڵاتە تەبعاً هەر کەسێک کە جوابی هەبێ کۆمەڵە دەرگای زۆری بۆ ئەکرێتەوە و من داواکەم لە خوای گەورە هەر کەسێک کە جوابی نییە جواب بکە بە قسمەتی و ببێ بە صاحب جواب بەس بەڕاستی هەر کەسێکیش کە جواب وەربگرێت کۆمەڵە دەرگای زۆری بۆ ئەکرێتەوە ئیتر دەتوانێت لەم وڵاتە ئەسپی خۆی بە شێوازێکی یاسایی جواب تاو بدە بەڵام بەڕاستی جواب وەرگرتنیش هەموو شتێک نییە لە پشتی جوابەوە کۆمەڵەشتی تر زۆر دێتە پێشەوە یەکێک لەو شتانەی کە من مەبەستمە باسی بکەم ئینسان لە کاتێکە جوابی وەرگرت ئیتر کۆمەڵێک بەرنامە یان کۆمەڵێک کاری یاسایی بۆ دێتە پێش ئەوەیە کە بڕوات بە دوای خانووە کە بەڕاستی تۆزێ ئەستەمە ئیسا لە بەریتانیا بەهۆی ئەو هەموو خەڵکەوە هاتووە دووهەم هەوڵێکی جدی بدا کە زەواج بکە سێهەم هەوڵێکی جدی بدا کە ئیشی حەڵاڵ و ئیشێکی باشی دەست بکەوێ و سێهەم هەوڵ بدا کە بڕۆتەوە بۆ لای کەسوکاریشی لە کوردستان و ئەو سی لە ڕەحمەی کە هەیەنەی بچڕێنێ و دەمێ ئەوە بڵێن بەڕاستی ئێمەی گەنجەکانمان بەجددی دێنە ئەم وڵاتە زۆر پێویستە لە خۆبایی نەبن بە جواب وەرگرتن لە خۆبایی نەبن بە جواب وەرگرتن خۆیانیان بیر نەچێت لە داهاتوە کێ بوون دینەکەیان بیر نەچێت کەڵچەر و ئەسلوب و عادات و تەقالیدی کوردەواری خۆیانیان بیر نەچێت چونکە بەڕاستی ئینسان ئەگەر خۆی ون کرد لەم وڵاتە خاوەن جوە نەک جوابی خاوەن جنسێش بێ ئەفەوتەی من خەڵک ئەناسم لە شارەکانی تری بەریتانیا و بە تایبەت لە بێرمیگامە جنسێشی هەیە و لەسەر جادەیە کوردیشە جنسێ هەیە لەسەر جادێ بەداخەوە کەم قسەیەکەم بەڵام هەیە واقعا و لە شارەکانی تریش هەمانە خەڵگە ناسم جنسێ هەیە و لە سجنە خەڵگە ناسم جنسێ هەیە و تووشی ینی معتاد بووە خەڵگە ناسم جنسێ هەیە و کە هیچ ئیشێکی پێ ناکرێت و خەڵکی جەناسم جنسێ هەیە و بەداخەوە کە ئەمەش دەڵێم خوای تەبارەک و تەعالا هەمومان دوور خالە و موسیبەتانە تووشی سەرەتان بوو وەفاتی کرد و نردمانەوە بۆ کوردستان مەیتەکەیمان لە ڕێگەی کۆمەڵی کوردی بەریتانیا ناردەوە بۆ کوردستان بۆیە دەمەوێت ئەوە بڵێم جواب وەرگرتن هەموو شتێک نییە جواب وەرگرتن سەرەتایەکە بۆ بە ئاسایی و یاسایی ژیان لە وڵاتی بەریتانیا بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاەتێکی خوای تەبارەک و تەعالا هەیە زۆر مهمە ئێمە بیزانین یعنی ئەوەیە کە خوای گەورە ئەفەرمێ وەما کانە ڕەبوکە نەسیە واتای ئەم ئاەتە چییە بە کوردی خوای گەورە هیچ شتێکی لەبیر ناچێت زۆر زۆر زەرورە ئێمە ئەم ئاەتە بەیانی لە خەو هەستای بڵین وەما کانە ڕەبوکە نەسیە ئێوارە شوینەوە بۆ ماڵ بڵین وەما کانە ڕەبوکە نەسیە شەو کاتێ خەوتین بڵین وەما کانە ڕەبوکە نەسیە ینی چوار حرفە لەبەریکە خوا هیچ شتێکی لەبیر ناچێت کاتێک ئەمەد لەبیرە ئیتر تۆ نەخراپە ئەەکەی نەتاوانەکەی نەشتی نەدەستبشتی خراپە بی و بەردەوامە ببێ ئینسانێکی تەندروست لەناو کۆمەڵگای بەریتانیا و دەتوانی هەم خزمەت بە خۆت بکەی هەم خزمەت بەم کۆمەڵگایە بکەی و هەم خزمەت بە ڕەوەندی کوردیش بکەیت چونکە بەڕاستی کە ئێمە تاکتاکەکان باش بووین ئەو کات بەگشتیش باشە بین ئەو جە هەمومان نتوانین یعنی شانازی بکەین بڵین کۆمەڵگایە کۆمەڵەیەکی یان کۆمەڵگایەک یان ڕەوەندێکی کوردین لە وڵاتی بەریتانیا یان کەمینەیەکی کوردین لە وڵاتی بەریتانیا جێی شانازی ئەبین بۆ خەڵک بۆیە ئومێد دەکەم ئینشاڵڵا ئێمە بتوانین باشتر چاکتر جوانتر ژیانی خۆمان پەیڕۆ بکەین لە وڵاتی بەریتانیا وەکوتم ئەو پرسیاری تۆ بەڕاستی پرسیارێکی جوانە جواب گۆڵەکە نییە گۆڵ هەدەفەکە نییە هەدەفەکە جوان ژیانە وەکو ئەو نمونانەم هاوردەوە زۆر کەس جوابی هەیە و ئیقامەی هەیە و جنسی هەیە و ناتوانێت جوان بژی بۆیە ئەو کەسەی کە دەیەوێت جوان بژی بە جوابەکەی کە سەرەتای دەستپێکردنی جوان ژیانێتی ئەبێ بەڕاستی کۆمەڵەکاری یاسایی بکات دوورکەوێتەوە لە کۆمەڵەکاری خراپ و حرام و شوبهات کە لە وڵاتە لەسەرەتی کە دەیبا بەرەو خراپەکاری و دەیبا بەرەو سجن و دەیبا بەرە حکم و دوورنیە بیبا بەرەوەی کە لە وڵاتەکەش دەریکەن بۆیە داواکەم هەمومان بێکەوە بتوانین باش بژین چاک بژین و ئیقامەش خوای تەبارەک و تەعالا بیدا بە هەر کەسێک کە ئیقامەی نییە دەست خۆش مامۆستای بەڕێز سپاس بۆ